ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە خزمەتگوزاری ئینتەرنێتدا. لەو بارەیەوە بەڕێزان ئەمڕۆ وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەاندووە کە بە مەبەستی بەرەوپێشبردن و پەرەپێدانی بواری خزمەتگوزاری ئینتەرنێت بڕیاری داوە کار بە سیستمی LTE بۆ خزمەتگوزاری ئینتەرنێت بکرێت کە بە پێشکەوتوترین سیستمی ئەم بوارەیە لەم سەردەمەدا. وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە ڕاگەندراوێکدا ئەوەی خستۆتە ڕوو کە ئەو بڕیاری وەزارەت بەپی ڕێنمایەکانمان ژمارە 1 ساڵی 2012 کە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە هەموو ئامادەکاریەک بۆ ئەو هەنگاوە ساز کرا. وەزارەتەکە بۆ ئەو مەبەستە وەک قۆناغی یەکەم داوا لەو کۆمپانیانە دەکات کە لە بواری ئینتەرنێتدا کار دەکەن و فریکوێنسیەکانیان گونجاوە بۆ کارکردن بە سیستمی LTE سەردانی وەزارەت بکەن و داواکاری خۆیان پێشکەش بکەن بە مەبەستی پێدانی مۆڵەت. بەڕێزان سیستمی LTE کورتکراوی وشەی لۆنگ تێرم ئۆڤلیوشنە کە ئاماژەیەکە بۆ نەوەی چوارەم لە سیستمی پەیوەندیدا بۆ سنوورێکی بەرفراوانتر و خێراتر. لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئەم سیستەمە یەکەم گواستنەوەی داتاکان بە شێوەیەکی زۆر خێراتر، دووهەم داتاکان بە شێوەیەکی ئاسان و بەبێ کێشە دەگاتە شوێنی مەبەست، سێهەم بەکارهێنەران ئاسانتر دەتوانن مامەڵەی لەگەڵ بکەن، چوارەم کرێی تێچوونی کەمترە بە بەراورد بە سیستمەکانی دیکاروەها داونلۆدکردن یان دابەزاندنی ڤیددیۆ و هەر شتێک لەم جۆرە سیستمەدا زۆر خێراترە. بە جۆرێک لە چرکەیەکدا 100 بۆ 326 مێگابایتە و ئەپلۆدکردنەکەش دەگاتە 50 بۆ 86 مێگابایت لە چرکەیەکدا. بەڕێزان ئەم بڕیارەی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە زۆرێک لە هاوڵاتیان و بەشداربووانی هێڵەکانی ئینتەرنێت لە کۆمپانیەکان ئاماژە بە خراپی بە سستی هێڵەکانی ئینتەرنێت دەکەن. هەر لەم بەرنامەیەدا چەندین پەیوەندیمان بۆ هاتووە لە تەورەکانی ڕابردوودا باسییان لەوە کردووە کە تەورێک دیاری بکرێت بۆ سستی یاخود خراپی هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا. تا چەند ئەم سیستەمە خزمەت بەو بوارە دەگەنێت، تا چەند وا دەکات کە ئەو گلەی و گازدانی کە هەن نەمێنن لە هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان وەک دەزانین یەکێکە لە پێداویستی گرنگەکانی ئێستای هاوڵاتیانی هەموو جیهان. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای ڕاوین مەحموود شارەزا لە بواری ئایتی بۆ قسەکردنی زیاتر لەسەر تەورەکە. سڵاو لێبێ کاک ڕاوین، سەرەتا با ئەو پرسیارە بکەین ئەم سیستەمە گونجاوە یان ئاسانە دەکرێت کاری پێ بکرێت لە هەرێمی کوردستاندا؟ ئەم کاتە باش کاگەشان زۆر سپاس یەکەم بۆ ئەم تەوەرە زۆر سپاس دەکەم. فەرموو. بەڵێ سەبارەت بە LTE کە بڵێن ئەویش هەر 4G یا بڵێنەوەی چوارەمە بەڵام بە شێوەیەکی پێشکەوتوتر شێوەیەک بە شێوەیەکی خێرا داتا گوازێتەوە لە بینی مۆبایلەکانە. ئەمجا وەکو خۆ باسەکرد تابەیمەندی زۆری هەیە، سوودی زۆری هەیە و لایانی خراپیش هەیە. بۆ ناسم ناحی تەکنیکەکەیەوە کە چۆنی شەکا، بەڵام ئەم سیستمە تازە ئەگەر بێت و بێت هەرێمی کوردستانەوە پێویستە تاوەری تازەی بۆ دانرێت، پێویستی بە جیهاز و ئەدەواتی خۆی هەیە بۆی ئیشکە. ئەمە لەلایەک ئەمە کۆمپانیەکانە بێ ئەم تاوەرانە دابینکەن. لەلایەکەوە هەموو کەس ناتوانێت ئەم خزمەتگوزاریە بەکارهێنێ، ئەبێت مۆبایلێکی پێشکەوتوی هەبێ کە بڵێن بتوانێت سەپۆرتی LTE بکات. جا ئەو مۆبایلانەش خۆتەزانی گرانە، یعنی بە هەموو کەس ناتوانێت و مۆبایلی هەبێ و لەگەڵ ئەوەشە ئەو کۆمپانیانە لە بەرامبەر بەکارهێنانی ئەم خزمەتگوزاریە پارەیەکی زۆرە سەنن کە بڕی تێچوونەتی زۆرە و خۆش قازانجێکی ئەبێ قازانجێکی کۆمپانیاکەشی کابێت لەبەرە تەسەوڕەکەم لە GPRS زۆرتر پاری تێبچەکە ئاساسیال بەکارهێنە یا هەندێک. بەڵێ کاک ڕاوین بۆی ڕوونی کەینەوە بۆ بینەران، واتە ئەم سیستمە تەنها بۆ مۆبایلە؟ بەڵێ تەنها بۆ مۆبایلە. بەڵێ ئەو پرسیارەکەمان ئەو بوو ئایا دانانی ئەم سیستمە جێبەجێکردنی ئەم سیستمە لە هەرێمی کوردستان واتە ئاسانە گونجاوە دەکرێت بە ئاسانی دامرێت؟ ئەکرێت بەڵام کاتی هەوێت. ینی چارەسەرێکی باشا کردێت بەڵام کاتی هەوێت و من بە هەنگاوێکی زۆر باش هێزانم. تا چەند ئەمە لەو لۆدە یاخود لەو فشارە کەم دەکاتەوە کە لەسەر هێڵەکانی ئینتەرنێتە لە هەرێمی کوردستان ئەگەر جێبەجێ بکرێت؟
بەڵێ ئەگەر جێبەجێ بکرێت بەڕاستی دەورێکی زۆر کاریگەرە بینێ و ئەو لۆدی کە لەسەر ئینتەرنێتە خۆی LTE مەبەستی سەرەکی ئەوەیە کە لۆد لەسەر لۆد کەم کاتەوە ئەتوانرێت لە فریکوێنسیەکە محەدەدا مثلا کەسانێکی زۆرتر ئیش بە ئینتەرنێت بکەن لەوەی کە ئێستا هەیە مثلا ئەگەر بێت بۆ نمونەیەک گوتەمە لە فریکوێنسیەکە ئێستا تێکەس توانێت ئینتەرنێتیش بکە بە LTE ئەتوانرێت 200 کەسیش بکات. بەڵێ کاگرابین ئەو گلەی و گازدانی کە هەن لە هێڵەکانی ئینتەرنێت لە کۆمپانیەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان ئەوەیە کە هێڵەکان سیستن دەکرێت پێمان بڵێ هۆکاری سیستی هێڵی ئینتەرنێت چییە لە هەرێمی کوردستان و چۆن چارەسەر دەکرێت؟ هۆکارەکەی من جاری کەش ئەم جوابم پرسیارەتانم مایەوە مەسەلەکە ئەگەڕێتەوە بۆ کۆمپانیاکان بۆ کۆمپانیای ئینتەرنێتەکان لیمیتی خەنە سەریان چۆنڵی هینیان هەیە مەسەلەن بەشی سیلڤەریان هەیە یا بەشی گۆڵدیان یا بەشی برۆنزیان هەیە چۆنە خەتەکەیان بەپی پارەکە داناوە مەسەلەن ئەگەر پارەی زۆرتر بێ خەتێکی سەراتر دەهاتێت پارەیەکی کەمتر خەتەکە و خاوە ئەنجا بەڕای من چارەسەرکردنی ئەمە ئەبێت مەسەلەن بڕی پارەکە کەم کرێتەوە و خێرایی زۆر هەیە بەڵام لێرە چۆنە خێرایی کەمەکرێتەوە و بڕەکەی زیا ئەکرێت یعنی ئەمە بۆیە لای هەموو کەس ئینتەرنێت خاوە خەڵک ناتوانێت مەسەڵەن مانگی $100 با بە ئینتەرنێت ئەوەی کە بتوانێت بێ ئینتەرنێتێکی خێرایی دەستکەوێت بێ پارێکی لەو هینەبات لە $150 ئەگەر بێ بەتاوەتی سود لە ئینتەرنێت وەرگێت دەڵی خۆی بەکار واتە ئەو پارەی کە وەردەگیرێت لە هاوڵاتیان یاخود لە بەشداربووان بەرامبەر بەو هێڵەی کە دیاری کرابوویان زیاترە وەک لە وڵاتانی تر زۆر زیاترە ینی ئەو خەتەی کە ئێستا لە کوردستانە هەیە کە خەڵک بەعام بکاتنێ کە لە $40 و لە $30 دەستێکات ئەوە نییە ینی $30 نایەنێ بەجددی حقا ئەو $30 بی بە خەتێک دووقات لەوە سەریاتر بێت ئەنجا ئەگەر کۆمپانیەکان یا مەسەلەن لایانی بەرپرس بیرێک لەوە بکاتەوە کە نرخی ئینتەرنێت دابەزێنێت و لە بەرامبەر ئینتەرنێتەکەش خێراکە خەتی ئینتەرنێتەکەش خێراکە بۆ هاوڵاتیان ئەمە چارەسەری کێشەکانەکە. بەڵێ سپاس بۆ ڕاوین مەحموود شارەزا لە بواری ئایتی بەڕێزان دیارە وەک ئەو بەڕێزە ئاماژەی پێدا ئەم سیستەمە کە باسمان کرد LTE تایبەتە بە مۆبایل بەڵام ئەمە بەشێک لەو تەوەرەی کە دیاریمان کردو بۆی قسەی لەسەرکەن ئەوەیە کە سیستی هێڵەکانی ئینتەرنێت یەکێکە لەو گلەی و گازدانی کە هاوڵاتیان دەیکەن لە هێڵەکانی ئینتەرنێت یاخود لە کۆمپانیەکانی بواری ئینتەرنێت ئەم خزمەتگوزاری یەکێکە لەو خزمەتگوزاریە گرنگەکان کە زۆرێک لە بەشداربووان لە ئێستادا و ئەگەر سەردانێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەی دەبینی کە بە هەزارها بەشداربووی هەیە و ئەو گلەیە کە هەیە ئێمە وەک ئاماژەمە پێدا لە چەندتەوەریکی تری بەرنامەکەدا ئاماژەی پێدراوە کە هێڵەکانی ئینتەرنێت سیستم لە هەرێمی کوردستاندا ئێوە دەکرێت باس لەم هەنگاوشکن کە تا چەند ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ ئەو بوارە وەک ئەو شارەزایی لە بواری ئایتیە بوو بە ئاماژەی بۆدا کە ئەمە ئەو فشارەی کە لەسەر کۆمپانیەکانی ئینتەرنێت هەیە کەم دەکاتەوە کە بڕیارێکی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێمی کوردستانە. بەڵێ کەم پەیوەندیمان لیزا لە سلێمانی وەسلااو لێبێ لیزا خان فەرموو. سلااو ئێوارە باش کاکشوان. زۆر سپاس لیزا خان. لەسەر تۆری بەرنامەکەتان کاکشوان. ڕەنگە زۆر جار ئێمە پرسیاری ئەو بکەین ئەخۆ بۆچی هێڵەکانی ئینتەرنێت هێندە خاوە وەکو کاگراوی ئاماژەی پێیە. زۆربەی کاتەکان نرخێکی زۆر کۆمپانیەکان نرخێکی زۆر یان لەبەرەوەی کە هێڵەکە سەرای بێ ڕەنگە ئەم نرخەش لەلای هەموو هاوڵاتێک ئاسان نەبێ لەبەرەوەی هەمووان زانین بژێوی ژیان ئەمەندە قورسە لەم هەرێمەیە کە ناتوانانی ئەوەی ئەتەیە بە ئارەزی خۆت وەریگری بەڵام هۆکاری سەرەکی حکومەتە لەبەرەوەی حکومەت خۆی ئەبێ مەبلەغێک پارە بات بە کۆمپانیەکان بۆ ئەوەی ئەوان لەبریەوەی لە هاوڵاتیان بە مەبلەغێکی زۆر بیفرۆشتنەوە وەکەوەی چۆن بڵێم حکومەت بیکرێتەوە لیان و بە نرخێکی کەمتر لە خودی کۆمپانیەکە خۆی بیفرۆشێتەوە بە هاوڵاتیان ئەو هێڵانەی کە سەریعن
بەڵام حکوومەتی ئێمە تەنانەت بۆ دامودەرگاکانی خۆی ئامادەیە مەبلەغێکی زۆر پارە دەرخان کا بۆ ڕۆژنامەکان، بەڵام ئامادە نییە مەبلەغێک پارە دەرخان کا بۆی کە هاوڵاتیان و خاص قوتابیان کە لەم ڕۆژاوای لێ هاتووە هەت قوتابیەک پێویستە لاپتۆپێکی هەبێت و بۆی لە ئەنتەرنێتە بە دوای شتەکان بکات و سێرچ بۆ شتەکان بکات. بەڵام حکوومەتی ئێمە تاوەکو ئێستا بیری لێو نەکرێتەوە کە لایەنی کەم لەم لایەنەوە هاوڵاتیان دڵخۆش بکات بۆی کە هاوکاریان بکات و دەست یارمەتیان بۆ درێژ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ لیزاخان سلێمانی و هۆزاک لە چۆمچەماڵەوە فەرموو کاگۆزاک. ئەم کاتە باش زۆر سپاس کاگۆزاک هەموو کاتێک باش وڵات دەستخۆشی تەوەرەکە دەنێکم زۆر سپاس بەنسبەت ئەنتەرنێت لە کوردستانە ڕاستە مەسەلە کاریگەری خۆیە، بەڵام لە هەمان کاتە بەڕاستی کۆمپانیەکان سوودمەند دەبن لەبەر ئەوەی ئەنتەرنێت لە خەتێتر بۆ لە شارێک بۆ شارەتر ئەو خەتات سقوتەکە. ئەنتەرنێت دەبێت بەڕاستی لە هەموو شارەکان ئەو خەتەتێک بڕۆ لەو شارە ئیسفادە لێ بکەیت. دەبێت مەسەلا من لە کەرکوو بێ بۆ چەمچەمانەوە سقوتەکە دەبێت بە خەتێتریش بکەم لە چەمچەمان بڕۆ بۆ سلێمانیش فەشل دێنێ. دەبێت ئێمە بەڕاستی ئەنتەرنێت بەڕاستی دەبێت هەچکە خەتی خۆی لە هەموو سەرتاسەری کوردستان ئیش بکە. ئەمانە بەس کۆمپانیەکان زۆر سوودمەندە من لە 180 مشتریش زەرمەند دەبێت چکە بەڕاستی تو هەر شەکل مەسەلە دەتەوێت ئەو کارە ئەنجام بدەیت ناتوانانی بکەیت مەسەلە دێیت بۆ سلێمان ئیشێکت هەیە ئەو خەتەی تۆ فاشل لەبێت دەبێت ڕاوەسی تا بگرێتەوە. بەڵێ سپاس بۆەوەیەک بەڕاستی دەبێت ئەرنێت لە خەتی ئەنتەرنێت گشتی وێ لە هەرێمی کوردستان نەوە سنوور بە سنوور بێ سنووری خۆی ئەگە تێفڕکا و عیشنەکە ئەنجام بەسمەوە وەڕاستی ئەنتەرنێتە نا کۆمپانیەکان مستەفیدن خەڵک دەیکەڕێ ڕاستەمانی $30 بەڵام استفادەی ئەو تۆ لێ ناکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاگۆزاک لە چۆمچەماڵەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. هەژار شێخە نووسێتی بەڕاستی هیچ باش نییە و زۆر سنووردار کراوە تەنها پارەکێشانەوەیە هیچی تر لەگەڵ ئەوەشدا دەڵەیەکی سەڵە. محەممەد لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتە باش زۆر سپاس کاک محەممەد هەموو کات دەکەم کاکشوان بەڕاستی بەرنامەیەکی جوانە. سپاس دەکەین کاک محەممەد فەرموو. بەرنامەیەکی جوانە ئەو کەناڵەوە کەناڵێکی جوانە لە ڕێگەی مستەمانی کۆمەلگاوە بۆ کوردستان هەڵ ئەو تاکە کەناڵەمانەیە کە بیر و ڕاکان دەربڕین. سپاس دەکەین کاک محەممەد لە خزمەتی ئێوەدان فەرموو. کاکشوان ئەمن پرسیارێکمە بوو داواکارێکمە بوو لە حکوومەتی دەسەڵاتدار ئەمن مالیت نەوەتویە وەڵاهی دام و دەستگان لەمە خۆی تێدانە نووسمی تا ئەساسم بۆ نەکراوە. بەڵێ هەتا کەژێ ئێماوە دەستەوەستان بین با داوای حەقی خۆمان بکەین کۆمەلگا پرسەکەین بەرامبەر بە دەسەڵاتدار کودەتانێ بۆشێنین. بەڵێ کاک محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتەدان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو. من سەرەتا پێشنیارێکم دواتر سەبارەت بە تەوەری بەرنامەکە فەرموو کاک حەمید. وەڵڵا هیوادارم کە بە وێنە و بە گوتا یعنی بە بێناو و بێسراو تەوەرە دروست بکەیت لەسەر یاسا و ڕێنمایەکانی ڕاو ڕاوچێتی بەڕاستی یعنی کە لە ڕۆژانی هەفتەدا دەبێت یەک ڕۆژ دابین بکرێت یعنی بۆ ڕاوچێتی کردن ڕاستی ینی ئەو پەلەوەرانە ئەو ژێویانە ینی تەسیرێکی ڕاستەوخۆیان هەیە بەسەر ژیانی مرۆڤەکانەوە ینی بۆ هەرێمایەتی هەتا بۆ ژینگەی جیهانیش بەڕاستی یعنی هیوادارم پیشەیانە کە خەڵکانێکی پسپۆر بانک کرێ بۆ کەناڵە بەڕێزەی جەنابتان کە مەسەلەی ڕاو بە یاسایی بکرێ یعنی لە هەفتەی یەک ڕۆژ دەبکرێ یعنی تۆ ناکرێ بە تاپڕی جولولا یا بە ئەسلحەی سەلیە لە هەموو ڕۆژێکدا ئەو جاندارە نەدەترسێن. زۆر باشە کاک حەمید ئەگە بێنە سەر تەوەرەکەت کە بەڵێ دەیهێنێ ئەگەر ڕێگەم پێ بدەیت بەڵێ یعنی دەکرێ یعنی ئەو پۆلیسانەی دارستان ئەوانەی کە پارێزگاری لە ژینگە دەکەن یعنی هاوکاری بکرێن ڕێنمایی بکرێن کەسانی پیشەیان لێ دروست بکرێ یعنی زۆرە دووربینیان بدرێتێت تایبەتمەندێتی ڕاوی هەبێ یعنی کە بەلانی کەم 10,000 یا 7,000 نزیکی بخاتەوە برجی مراقەبە دروست کرێت لە سەریانگاکان لەو شوێنانەی وەکو دەرمەندیخان وەکو دوکان وەکو دۆک تا بۆی ئەو گەشتیارانەش دەکەونە مەترسیەوە هەم مراقەبەی ئەو کەسانە بکەن کە بەناسانی بەناسایی ڕای باڵندە دەکەن. بەڵێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان من ئەگەر ڕێگە پێدانم بۆ بکەیت دیارە تەوەرێکی زۆر چاکە بەڵام یعنی هەر کەس بە پیشەی خۆی دیارە خەڵکێکی زۆر گلەی گازەندەیانێ لە تۆڕەکانی ئینتەرنێت لە ئایتی کەوانەی هیچ دەکەن یعنی تۆ کەسێک یعنی خاوەنی مەزەرە و
دەواجین بوو بێتەوە بێنی کۆمپانیایەکی بدەیتە دەست ئینتەرنێت و تەلەفۆنات آخر کاکەوە لەگەڵ پیشەکەیدا ناگونجێ یعنی یەک بەرگەی کورتی نێنەکانی داسانی دۆڵی زیندۆکان بۆ دێنمەوە کارزانی دەوێت کار خەڵکی لێزانی دەوێت کاری لێمان دەوێت کار بۆ خۆی پاساوی کارە کار بۆ خۆی پاساوی کارە نادێ لەبەر تەنبەڵی و نقەنق هەڵێ یعنی تەنبەڵی و نقەنق دادمان نادا داوای لێبڕن دەکەم ئەوە نهێنێکی کورتی داسانی نێنەکانی داسانی دۆڵی زیندۆکانە بەڵێ سپاس دەکەین لەبەر کاتەکە کاک حەمید زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت حاجی ئاسۆ لە سلێمانیەوە کاکە شوانکانیێوارە و باش زۆر سپاس دەکەین کاک حاجی فەرموو سپاس دەکەم وەڵای لە قسوور معفووکە تەوەرەکەی من لەسەر دەرمانە فەرموو گەر بە کورتی بێ لەبەر کاتەکەی زانست دەکەم وەڵا ڕۆحەکەمە میوارێ چوم پاکەتی حەب بکڕم وتی 12000 وتم کاکە بۆ 12000 بە 5000 وتی لێرە وایە هاتمە ساوەڵەکە لای مادۆناڵ کڕین بە 5000 دینار جا ئەمە ئەیخەمە بەر ویژدانی خۆی يعني تو سيريك أو يسهل قال القناعة كنتها لا يفنى أو شان الله هذا من فضل ربي أو أقرن مبو فروشيار يا حكمة يعني أما براسي جناحه وزار نار زورا بله أقر روشي تشتي وابتو شد حوتي أكاتا حفتا لما يكا حسي حوتي بيستويك 2 مليون 100,000 نار وجدان جناح أو أبي وجدان لبيشة مشتكو بوايا لنا بله سپاس بۆ پەیوەندەکەت زانست لەگەڵماندا ئەسلااو لەوێ فەرموو ئەو کاتێ باش کاک شوانی زۆر سپاس کاک زانست خۆشویست سپاس دەکەین کاک شوان بەنسبەت خەتی ئینتەرنێت نازانم پارێزگاکان باوکان باشترە بەس خۆم ئێستا لە حەریرم بڕواتەوی خەتی ئینتەرنێت بەسپارەوە گشت نەکرێ ینی خۆ چەند زار پەیوەندی پێوە کردینە ینی خەتەکە نازانم لێرە دووسێ خەتێ تاری هەیە ڕێبەرکویکوان هەیە خەتێکی شوێ وازانم بەس بڕواتەوی يعني تنزار طويل تصار يعني أو خط ليرة تنزار طويل تيكني وكم يعني جالس في سنة ولا هر خط يا براستي طيب أشارك شو ما بقدر جنال ترجم تقدر بالنسبة برنامج أو برنامج كي اللي زاجروز يشتي إكسبيري وأنا أكا أو قضاء أحيانا إجمال كريه براسي وأنا جيش تنا بطارج جات عندنا يعني خوي صار بخوم مهندس اللي فرمان جيكم ليرة أنا حزناكم ناوكم يعني ناي فرمان يسجلون روجانا بديان طول خوراش الاكسبير يعني لو ناحيه لو قزانه بس لا يعني اول جنانه بوستنا يعني بصر التفاريز يعني يتقدر يجيك بقزان ناحيه ثانيه هذا النازل وكبري ما ينكر نازل بله سپاس ضروري برنامج يعني اگر پیشنهاد كان خير بردم سپاس درجه شتكم زور سپاس بو کاک زانست لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک سەربەست حاجی نووسیەتی بەڕاستی حکوومەت هیچ ڕۆڵێکی نییە ناتوانێت لێپرسینەوە لەگەڵ کۆمپانیەکان بکات لەبەر ئەوەی لەلایەن حەزبەکانەوە قۆڕەخ کراوە کۆمپانیەکانی ئینتەرنێت هەروەها هایدی دەڵێت هەمووی کۆمپانیای ئەهلی قۆڕەخی کردووە شەهێن هەلاق دەڵێت بەداخەوە زۆر خراپە شێرزاد مستەفا نووسیەتی بەڕاستی هیچ فلترێک نییە و مافی بەکاربەریش هیچ پارێزراو نییە گەر بێت و حکوومەت چارەسەری ئەو کێشە گەورەیان نەکات ئەوە ڕوبەڕووی ڤایرۆسی ناوخۆیی و دەرەکی دەبینەوە بۆ لەناوبردنی تاکی کورد وە خۆی دەڵێت بەڵێ دیار لە بنەسڵاوەوە فەرموو کاک دیار ئێوارە باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک دیار فەرموو خۆشی بەرنامەکە دێ دەکەم و خۆشی کەوارەکەش دێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ بەڵام حەز دەکەم ڕوونکردنەوەیەک لەسەر بابەتێک بدەم ئەگەر مەجالمان بدێ زۆر بە کورتی کاک دیار بۆی لەسەر تەورەکە قسە بکەین بڵێ ماوەکە دووسێ ڕۆژ بەر ئێستا خۆپیشاندانێکمان بۆ گەڕانەوەی گوندی بنەسڵاوی گەورە بەڵام سەرۆکی شارەوانی بنەسڵاوە قایمقامی خەزای دەشتی هەولێر وتی ئەوانە کە لە 88 گوندەکەیان بەسەردا ڕوخاوە قەرەبوو کراونەتەوە ئێمە دەڵێن ئەو قسانە دوورە لە ڕاستیەوە ئێمە قەرەبوو نەکرا بە هیچ شێوەیەک ئێمە قەرەبووی گوندەکەمان وەرنەگرتوتەوە بەڵام ئەوە نازانم لەلایەن چەند کەسێک و چەندە سەرەدارێکی حزبیەوە دەیانەوێت گوندەکەمان یعنی قودێستی خۆی دەدەست بدە و نەگەڕێتەوە ئێمە بە هەموو شێوەیە قبوڵی ناکەین وەزەی گوندەکەشمان بەسەر کادیرانی حزبی دابەش دەکەن بەڵێ کاک دیار لەسەر تەوەرەکە قسێکت هەبێ زۆر بە کورتی بەڵێ دەستخۆشی تەوەرەکەش لێ دەکەم بەڕاستی لەسەر ڕێبەر کوێگی لە قەزای بنەسڵاوە زۆر خراپە و هیچ شەبەکە و شتی هیچ نییە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بەڕاستی
چاوێک بۆ کۆمپانیانە بخشێنێتەوە تارێک لەو ڕاستی شەوەکە زۆر خراپ. بەڵێ سپاس بۆ کاک دیار لە بنەسڵاوە قمری لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ دیارە پەیوەندیەکەی پچڕا لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک هاوکار جەبار سوێتی بەڕاستی حکوومەت نەیتوانیوە یاسایەک بۆ سنتەرەکانی ئینتەرنێت دابنێت بە کەیفی خۆیان کیلۆبایتەکان دەبن گۆنا هەڵەبجەیی دەڵێت حکوومەت بێت و لە بواری ئینتەرنێتە هیچ خزمەتگوزاری پێشکەشی خەڵک نەکرد و ئەگەر وانە ئەو هەموو کۆمپانیایە چییە هێناوێتە ناو کوردستانەوە هەمووی هی خۆیانە ئەوەتە ئەو نۆرماڵانە هەن بۆ کۆمپانیەکان ڕێگەیان گرتووە کە ناهێڵن ئینتەرنێتەکان بخەنەگەڕ بۆ ماڵان. باوکی ئیمان لە بازیانەوە فەرموو. باوکی ئیمان زۆر سپاس باوکی ئیمان فەرموو. کاکە وەڵاهی من یەک لەوێ لەو خەڵگەن. بەڵێ بەڵێ باوکی ئیمان فەرموو. وەڵی کاکە حکومەتی کەم دەرخەمیشی نەکرد ئەو خەڵگە بۆ حەشێگەڵان ساسی حکومەتەکە حکومەت ڕێگەیدا دەرێ داتووە کۆمپیوتەری هاتەوە خاکەوە ئەو خەڵکە تاکەی حەراڵە حکومەت بۆ حکومەت بۆ حکومەت وەکە. بەڵێ تۆ خەڵک بە ویژان و قسە بکات زۆر باشە سەر حکومەت. بەڕاستی حکومەت کەم تەرخەمی نەکردووە خەڵک خۆی کەم تەرخەمە. ئیتر زۆر سپاسانە. سپاس بۆ پەیوەندەکەت. نیان لە تەختەقەوە سڵاو لێ بێ فەرموو. کاکە گیان چۆنی؟ زۆر سپاس دەکەم فەرموو کاک گیان. باش برام زۆر سپاس دەکەم فەرموو. کاکە تەنیایە ببوورە یان نیە تەنیا؟ تەنیا لە هەولێرەوە؟ تەختەق لە تەختەقەوە سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ تەختەق گیانەکەم. بەڵێ لە تەختەقەوە سڵاو لێ بێ کاک تەنیا فەرموو. ئەوەکەی بەرز خۆشەویست کاکە وەڵای من بۆ ئەوم نەبوو بۆ بەرنامەیەشکە بۆ شتێکم بوو من وەرە پەیوەندی بۆ بەرنامەیەوە نییە من زۆر بە کورتی کاک تەنیا ئەگەر بکرێت. بەڵێ بۆ پاسەوانی مستەرم پیادی هەتا ئێستاکانە ئەوانەی با بڵێن پاسەوانی هەتا ئێستاکانە بەهاتانی سەبرن دەستکاری هیچ ئەوەی نەکراوە بڵێن باڵێن باسی پاسەوانی سنوور بکەن 7 ساڵە با بڵێن خەڵکە لە حزبەکانە لە پێنسیۆن یاخود لە باشما با بڵێن لە ساکە و ئەو ناوەیە هەتا ئێستا باسی نەکراوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. عەبدوڕەحمان لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک عەبدوڕەحمان فەرموو. زۆر سپاس دەکەین کاک عەبدوڕەحمان گوێمان لە دەنگتە فەرموو. بەڵێ زۆر سپاس دەکەین. بەڵێ تەوەرەکەی من لەسەر ئەوەی خۆتان نییە قسەکان مەسەتەوەی خۆتان زۆر بە کورتی تکایە کاک عەبدوڕەحمان زۆر بە کورتی لەسەر بەنزیرخانەی ئازادیە بۆ کارتی بەنزی زۆر بە کورتی. معقولە ئەوە 4 ڕۆژەیە ماشینە سەرەی بەنزی یعنی سەرادین بۆ کارتی بەنزین 2 فەکەس و 3 فەکەس ناکرێت 2 بەنزیخانە 3 بەنزیخانەی کە دابنرێ بۆ ئەوە هەموو مۆزەفین هەموو کارمەندین یعنی سعاتی 2 ساعتەوە سەماحت بۆکەن یارمەتی دێن. بەڵێ کاک ڕۆژاتم هەردووا دیشان ناومە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک چالاک لە چەمسەماڵەوە فەرموو کاک چالاک. ئەلەم کاتە باش براکەم. زۆر سپاس کاک چالاک بەڵێ فەرموو. براکەم سەبارەت بە بەرنامەکەت سەبارەت بە ئینتەرنێت زۆر خاوەبرا خەتێکە خۆی کابرا مانگی کاتەکە بە مانگی داتە سەیرەکەی هینە شمولەکە 17 ڕۆژ 16 ڕۆژ 10 ڕۆژ ئەو ناوانە شمولەکە ئینجا داواکاری لە حکوومەت ئەو کێشەیەوە متاسف. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کارمەند لە قەڵاتجیەوە. بەڵێ کاک کارمەند فەرموو. سەبارەت ئەو کۆمپانیانی کە لە ناو کوردستانی سەکەن لە دەرەوەی وڵات هاتنە دەمە لەو بارەدا قسە بکەم. بەڵێ فەرموو. کاکە قسە بکەم؟ فەرموو کاک کارمەند بەڵێ بە کورتی. بەڕێزجان وەڵی ئێستا بەداخەوە کۆمپانیان زۆر لە دەرەوەی وڵات دێن لە کوردستان دەکەن ئێمەی کوردی ئیش دەکەین لەگەڵەوان بەشێکی پارەیەکی زۆر کەم دەدەنێ ئێمە بە چاوێکی زۆر سوک ئێمە دەکەن ئێمە بەڕووبێکی ئەوان پارەوە دەگرین تا بێت گەلەوە این کۆمپانیا هەیە کە تەنانەت فاتیەکەتیان تاقی هەر هەموو کارمەندەکانیان هەمووی کارمەندی دەرەوە تاقی کۆمپانیانی سوی دەزایری وانە هەنا لە دەرەوەی وڵات دێنە ئێرەکانە کە دێن شتەکە تاقیەکەشیان هەر خەڵکی کوردستان دێدا دەمەوێت ئینشاڵڵا گەرە و بەڵێ کاک کارمەند
ئیشەکان لەو بارەی بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت هەڵگورد لە سلێمانیەوە فەرموو کاک هەڵگورد ئێوارە باش کاکشوان زۆر سپاس کاک هەڵگورد دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەم سەبارەت بە تەوەرەکەت هێڵەکانی ئەنتەرنێت هیچ کات باش نەبوون زۆر خاوێک و سیستێکیان پێوە دیارە داوا لە حکومەت دەکەم کە زەخت خاتە سەر کۆمپانیەکان تۆزە هێڵەکانیان باش بکەن و داوا لەو خەڵکانش دەکەم کە هەموو ئێوارە ڕەخنە لە حکومەت دەگرن پەیوەندی بکەن تۆزە ڕەخەندەم کۆمپانیانەی هێڵی ئەنتەرنێت بگرن دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دانا لە هەولێرەوە فەرموو کاک دانا ئەم کارتان باش برای بەڕێزم من ئەمێ باسی ڕۆڵی حکومەت بکەم لەسەر مەسلەی چاوی چاودێرییان لەسەر کۆمپانیا ئەهلەکانی کە لە هەرێمە کارەکەن مەفروضە حکومەت بە چاوێکی بەرپرسیارانەوە سێریان بکات ناپێر کۆمپانیایەک بێت و کارێک بۆ خۆی دروست بکات و بڵێ ئێمە خزمەتی حکومەت هەرێم و خەڵکی هەرێمی کوردستان دەکەین ئیشەکانیان نەبەنە سەر ئێستا بۆ نمونە ڕێبەرکویکەیە بەڕاستی بەس ئینتەرنێت نییە ئەی باشە ناوێ حکومەت لیژنەیەک بەشێک لە وەزارەتەکان وەزارەتی گەیاندن کارمەند و خوشتی خوانیان هەبێت کە لێ پرسیینەوە لەو کۆمپانیانە بکەن کە مە مافی حەقی عامە کە نابێ ئەم کۆمپانیانە بە وەسی خۆیان کارتە فرۆشن و خەدەماتەکانیشان بەڕاستی لە جێیک پێویست نییە یعنی ڕۆڵی حکومەتی زۆر تایبێ حکومەت چای ڕقابەی هەبێت کە ئەمڕۆ خایبە بە تەواتی لە دەرگاکانی حکومەتە زۆر سپاس دەکەم هیوادارم گات جێی خۆیان پێیانە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبەر عومەر نووسێتی گومان هەیە لە خاوی ئینتەرنێت ئەگەر دەسەڵات شەریک نەبێت لە داهاتی ئینتەرنێت هەروەها تەرزە برنسس دەڵێت هیچیان نەکردووە خەتەکانی زۆر خاون نورەدین پارک نووسێتی باش نییە هیوا مەحموود دەڵێت ئێمە گیرمان خواردووە بەدەستیەوە ئیتر ڕۆڵی حکوومەتیشی جوتیار فەتاح دەڵێ زۆر بەداخەوە لەم وڵاتەدا ئەوەی بە گرنگ سێر ناکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئینتەرنێتە چونکە دەبینین بەدەیان کۆمپانیا پارێکی زۆر بەسەدان بەشداربوویان لە دەوری خۆیان کۆ کردوێتەوە بێ ئەوەی خەتێکی باشیان خزمەتگوزاری پێویست پێشکەش بکەن ڕەنجبەر شاهی زێباری نووسێتی هیوادارین حکوومەت و وڵاتانی تر هەندێک لە جۆرە سایتەکان دابخات لە خزمەتگوزاری ئینتەرنێت وەک هەندێک سایتی سێکسی وەرەوە دەستخۆشی گرۆسپاسی دەکەن بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان کاروان لە سەنگەسەرەوە وەردەگرین فەرموو کا کاروان کاکاروان لە سەنگەسەرەوە گەگوێت لێمانە کاشوان چۆنی زۆر سپاس کاکاروان کاشوان لەسەر هێڵی ئەنتەرنێتەوە کاکە جان بۆ ڕۆبەرکویک بریکارەکەی دەڵ ئەو کارتەی بۆ مانگێکە دوای تێی دەکەی 14 ڕۆژ بەرگە دەگرێت بەڵێ باشە دەبێت خۆی چی بێ ئەوە چیەوە خزمەتگوزاری ئەنتەرنێت بۆ ئەخەوە لە کوردستان بەس بە کاشوان یەک دەقارگلێکشم هەیە لە کەناڵەکەیەوە فەرموو لە دابەزانی کەش و هەوا بەڵێ بۆ ناوچە کوردستانەکانی خۆمان تێدانە چۆن تێدانیە کاکاروان تێدانە هەتا خۆ هەموو جارێک سیر ماگوزێت تێدانە هەندێک جارە هەندێکی تایبەتە بە جیهان هەندێکی تایبەتە بە تەنها کوردستان جیهان کاکشوان تۆ بەس بەغداد داناوە بوو عێراق من چیشم هەیە لە بەغداد خۆ بەر مەبەستم هەیە مەبەستم ئەوەیە کاکاروان دوو بەشە بەشێکی کە پەخش دەکرێت تایبەتە بە جیهان بەگشتی بەشێکی تر تایبەتە بە کوردستان ڕۆژانە پاش کاتژمێری هەواڵەکان یاخود گەشتی فراوانی هەواڵەکان لە کاتژمێر 8 پاش کۆتایی ئەو گەشتە ئەو زانیاریان یاخود ئەو داتایانە تایبەتن بە کەشوهەوای هەرێمی کوردستان بەڵام لە کاتێک تردا ڕەنگە دیبێتت کە تایبەت بێ بە جیهان سپاس بۆ پەیوەندەکەت شڤان لە هەولێرەوە فەرموو کاک شڤان کاکشوانم کاتێ باش زۆر سپاس کاک شڤان وڵای کاک شوان گلێکمانەیە لە ئەنتەرنێتەوە بوو خەتێکی هەیماکسانێناوە لە هەولێرا کاری پێگەن ڕاستی لە ژوورێکە و ژوورێکی تر شەبەکەی جیاوازە بەڵێ هایسە بۆ نمونە من لە ژوورێکی میوانە دانیشتم شەبەکەی ئەگاتە 87 ئاسمە ژوورێکی پشتەوە دانیشتم شەبەکەی ئەگاتە 22 هەفتە يعني براسي هر طاوس او جزار وين لسان خدي انترنت بس ان شاء الله يوشتي ما بقدر نزور سباتي ام برنامج ببيزو بريزات انا كنت كبرنامج ببيزو جوانا ولوجين ناو برنامجاني قوتانا دسا خوش ودس خوش تعليق زوز سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ محەممەد سوارە لە سەر فەیسبوک نووسێتی بەڕاستی حکوومەت زۆر کەم تەرخەمە لە خزمەتگوزاری ئینتەرنێت هەقوا بوو بەس بۆ مەشغوڵکردنی خەڵک ئینتەرنێت فری بووایە هەروە هەردەن محەممەد دەڵێت خۆزگە دەبێت کەی لێپرسینەوە لەگەڵ کۆمپانیەکانی هەڵ ئینتەرنێت بکرێت لەو مانگەدا چەندین ڕۆژ بۆ چەند سەعاتێک هێڵەکە لە کار دەکەوێت بەڵام ڕێک لە ماوەی خۆیدا تەواو دەبێت هەروەها کاردۆنەجات دەڵێت ئەوەی ناوی ئینتەرنێت بێت لەم کوردستانە نییە ئاخر معقول نییە
512 گیگابایت بە 39,000 یان 40,000 دینار لەگەڵ ئەوەشدا 7 گیگابایت بۆت هەیە لە مانگێکدا داونلۆد بکەی لە وڵاتێکی وەک بریتانیادا خەتێک هەیە ناوی ڤێرجینە 50 مێگابایت دەدات لە مانگێکدا بە $20 لەگەڵ ئەوەشدا تەلەفۆن بکە بێ بەرامبەر. بەڵێ باوکی ئیمان لە سلێمانیەوە فەرموو باوکی ئیمان. زۆر سپاس باوکی ئیمان فەرموو. دڵخۆشی بەرنامەکەتان لەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ. داواکەمێ. ڕای لەبارەی شتێکەوە هەرچەند پەیوەندینە بە پرسیارەکانی بەڕێزیشتەوە بەرنامەکە بەڕێزتەوە لەبارەی ئەو موچەی تایبەت ئەگەرە و بەدواداچوونێکی بۆ بکەی لە ساڵ وەختێک گۆڕان لە یەکێتی جا بووە کۆمەڵی خەڵکی زۆران کردە مەعاش خۆر ئیتر تاوەکو ئەم ساڵ بڵێ مانگی 2012 مانگی حەوتیش درا لە دوای ئەوە نەدراوە ئەو موچەی تایبەتانە جا کۆمەڵێکی زۆریش کراوە جا هەر حکومەت هەڵێ خەڵکی بێکارمان نییە ڕاو خەڵک کراوەتە مەعاش خۆر و ئەوانە بە حەقیقەت هیچ شتێک وان یەک ئەوان باز لەوەکەن و ئەم هەموو پارە جوانەکە بە دەریادەن و کەس نازانە چی لێکەن ئیتر بە دواداچوونێکی بکەوە دەستخۆشی بەرنامەکە لێکەین. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. کاکە شوانێوارە باش. زۆر سپاس کاک سەردار ێوارت باش فەرموو. بەرنامەکە لە یەکەم جوانترین تەوەرە هەڵبژاردووە. کاکە جان بەنسبەت هێڵی ئەنتەرنێتەوە بە حەقەت لە سلێمانیە هەر تەواو یعنی وای دەهاتوو هەر ئینسان دەڕوونێ باسی هێڵی ئەنتەرنێت کە بۆ نمونە من ماکزنێتم هەیە 15 مانگ واحدەم تێ کردووە خوا ئاگادارە دوێنەکە نەیکردوەوە تەلەفۆنیش دەکەی 10 دقیقە چارەش ئێڵێتەوە دەفەرین هەڵێ جواب دەین و هەر 2-3 دانە لێ ڕۆیان ئەمە دزیەکی ئاشکرایە بە حەقەت خوای زانە یەک دانە هیچم پێ دەمەلۆر نەکردووە سەیرەکەم خەتەکەم خاو بۆتە هیچ ناکاتەوە دەستخۆشی بەرنامەکە دێکەم هیوادار حکومەت لێپرسینای لەگەڵا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دیار لە پردێەوە فەرموو کاک دیار. والله جاي السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاک دیار فەرموو. والله لسر انترنت صراحه والله حكومه تبقى حكومه لو جات الانترنت لصالح وزاره انترنت ولا حاول يقول لك كل السليماني كيف زين انترنت وهي انا بەڵێ کاک دیار. بەڵێ. والله باوەڕناکەم حکومەت لەوە زیاتر بکات ڕاستی حکومەت شتێکی زۆر زۆر جوانی کردووە بۆ هەموو شوێنێک. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سلێمانیەوە سۆران لەگەڵماندا فەرموو کاک سۆران. ئەو کاتە باش. زۆر سپاس کاک سۆران هەموو کاتێکت فەرموو. لەسەر باسی ئەنتەرنێتە. بەڵێ. والله کاکە ئەنتەرنێت نازانم بۆ کەس بووە. ئینسان باسی حسابی حکومەتە و لەسەر شاشەکان حتا شاشەی NRT و KNN و کورسات و هەر هەمووی باسی ئەوانە دا کۆمپانیانە بەکەی هیچ خۆیان بەس پارە ڕاکێشن بەس خەڵک ڕاکێشن مشتری ڕاکێشن بەلای خۆیانە یەکەی و شەبەکەش زۆر قورس بووە تا ناوێ ئەمە شەبەکەیەکە لەسەر ئەنتەرنێت و ماکسنێتەوە خەت ماکسنێت زۆر بووە ماکسنێت ئەڵەن باشترین خەتە ئیستا زۆر قورس بووە ڕکلامیشی بۆکەن لە تەلەڤیزیۆن ئەڵەن باشترین خەتە و هیچ نییە بەس پارەکەی ئەدەیت و زیادە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ پەیوەندەکەت. کوردلاند نیو نووسیەتی هەروەکو حکوومەتەکە وایە وەکی سەڵ کار دەکەن هەروەها ڕامان مەریوان نووسیەتی دەستخۆشیم بۆتان بۆ تەوەری بەرنامەکە سپاسی دەکەین دەڵێت داواکارم حکوومەت ئەمەش بەس قسە نەبێت ئیجابی بێت لەم کارەدا مەبەستی ئەو بڕیارەی کە باسمان کرد کە تایبەتە بە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێمی کوردستان ئەحمەد نووسیەتی لەم وڵاتەدا هیچ شتێک لە جێی خۆی نییە و ئێمە نەسوود لەم حکوومەتە نە لە خزمەت گوزارەکانی وەردەگرین دەوڵەت هەرگیز نەیتوانیوە سوود بە ئێمە بگەێنێت. سەرکەوت لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرکەوت. ئەم کاتە باش. زۆر سپاس کاک سەرکەوت هەموو کاتێکت فەرموو. دەستخۆشی بەرنامەکە و یەکەم بەرنامەکە زۆر سەرکەوتووە. زۆر سپاس دەکەم کاک سەرکەوت. بەڵێ کاک سەرکەوت. ئەبێ ئەم خەتی ئەنتەرنێتەیە ئەیە حکومەت پێیا بچێتەوە کە چۆن بەکاری دێ چونکە وەڵی هەمێ کەس کاتی پێ ناکڕێ وایوان یا خەتەکەیشان زۆر ضعیفە. زۆر باشە کاک سەرکەوت. ئەگەر لەگەڵ مامێنیتەوە بۆی قسە لەگەڵ کاک عەلی بکەین هەر لە چەمچەماڵەوە دواتر دەگەڕێنەوە لای جەنابەت. سڵاو لێبێ کاک عەلی. زۆر سپاس دەکەین. کاک سەرکەوت هەر لە چەمچەماڵەوە پەیوەندی کرد باس لەوە دەکا کە دەڵێت هێڵەکانی ئینتەرنێت زۆر خراپن و زۆر سستن. بەڵێ. بەڵام من حەزەکەم لەسەر تەوەرەتر قسەکەم لەسەر موچەی پێشمەرگەی دارەگا حیزبیەکان. زۆر باشە کاک عەلی دەگەڕێنەوە لات. کاک سەرکەوت ئەم سیستەمەی کە لە ئێستادا بەڵێ کاک عەلی دەگەڕێنەوە لات.
کاک سەرکەوت ئەم سیستمی کە لە ئێستادا باس کراوە ئەوەیە کە سیستمی LTE بۆ مۆبایل زیاتر بەپێی وتەی ڕاوین مەحموود کە شارەزایە لە بواری IT باس لەوە دەکات کە ئەمە فشارەکان کەم دەکاتەوە لەسەر هێڵەکانی ئینتەرنێت تا چەند ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەو بوارە کە بواری ئینتەرنێتە و چی بکرێت زیاتر بەداخەوە پەیوەندەکەی کاک سەرکەوت بشرا کاک عەلی سڵاو لێبێ ئەگەر بە کورتی چکە لەسەر تەوەرەکە نییە سڵاو لە تۆش کاکە بەڵێ کاک عەلی براکەم حەزەکەم لەسەر تەوەرە قسەکەم لەسەر موچەی پێشمەرگەی دارەگا حیزبەکان ناوچەی لقەکانی ماوەتە دوومانە سێتایشە موچەمان وەرنەگرتووە ئایا زازۆ پیشانەدا ئەڵێ برسە بۆ خۆشگوزەرانی خەڵکی ئایا برسە بۆ خۆشگوزەرانی بەرپرسەکانیان بۆ هاوڵاتیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بارام لە سەنگاوە فەرموو کاک بارام سەو باش کاک شوان زۆر سپاس دەکەم کاک بارام فەرموو خۆربا وەڵایەوە تۆ باسی ئەنتەرنێت و باسی ئیشتیواکەی ئێمە هەی لە قاڕەیەک بڵێن هەر لە کوردستانیشین نە شەبەکەی ئاسیاسیڵمان هەیە نە کۆڕەکمان هەیە ئەوە نە کارەبامان هەیە ئەو منتیقەیشە ناسراوە منتیقەی گەرمیان هەن ئەنفادە هەرهەمووی لە چ گوندێک کاک بارام بۆ نەکرا بەڕاستی هەنەشتەیە هەم بە پێی پێویست نییە هەتا ڕێگەوبانەکەیشی باش نییە کاک بارام لە چ گوندێکی سەنگاو ئێمە لە گوندی فەقێ مستەفاین سەربەناحەی سەنگاوین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕەسوول لە سلێمانیەوە فەرموو کاک ڕەسوول کاتەوە باش زۆر سپاس دەکەین کاک ڕەسوول هەموو کاتێکت باش زۆر سپاس دەکەم بەڵێ من ئەڵێم حەفتەی شوبات بەڕێوەیە کاک ڕەسوول ئینشاڵڵا بەم زوانە هەڵدەستین کاک ڕەسوول ئەگەر لەسەر تەوەرەکە قسە بکەین تکایە لەسەر پێم خۆش لەسەر تەوەرەکەی بەڵام هەتا شعبی کوردیی بۆ نەکراوە کاک شوانجان بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕەسوول لە سلێمانیەوە توانایی نووسێتی هیچ باش نییە حکوومەت دەتوانێت چارەسەری بکە بەڵام نایکە لەبەر ئەوەی مەسئول زەرمەند دەبێت حەسەن لە سۆرانەوە فەرموو کاک حەسەن زۆر سپاس کاک حەسەن هەرچەندە لەسەر تەوەرەکە جەنابتان نییە لەبەرەوەی ئێمە لە گوندێک ئەژین باوەڕ بکەی حکوومەت گوناحێکە بڵێن بەڕاستی بڵێن حکوومەتی هەرێم نییە حکوومەتی ئەگەر ناوی گوندەکە بڵێ کاک حەسەن لەکوێ لە بناری حەسەن بەگ گوندی هەسنان لە بناری حەسەن بەگ ئێمە هەنێزیی 100 ماڵێک دەبین هەرچی پرۆژەیە خزمەتگوزاریە بۆ گوندەیە بۆ گوندەی نەکرایە لە ڕێگای چەند برادەرێک توانیمان لەو دوو سێ ڕۆژەیە لە ئەنجومەنی وەزیران ئەمریکمان هینا بۆ ئەوەی هەندێک سیانی ناو جادەی گوند و ئەو دەور هەندێک بکەن یارە مهندسێکمانی هینا لە کاتی دەست بەکاربوونی یانی ئەو مهندسە کەشفەکەی دەکرد مەفرەزەیەکی پۆلیس لە ناحیەی دیانە هاتن گرتیان و ئیهانەشیان کرد و لە جاتی ئەوەی دەستخۆشی لێ بکەن پێیان گوتبووە ئەوە هاتینە لە ڕێگای حزب هاتینە لە ڕێی یەکێتی هاتینە لە ئێرانە یەکێتی دەسەڵاتی نیە چۆن هاتینە ئێرانە کەشف دەکەن کەسی لە بەڕێوەبردارەتی ئاوادانکردنەوەی هەولێر هاتبوو بە ئەمر هاتبوو نووسراوی پێ بووە هەم شتێک وەزیر ئەمری وەزارەت سپاس بۆ پەیوەندەکەت بارزان سۆفی نووسوێتی شکر بۆ خوا وڵاتەکەمان کێشەی نییە ئێوەش واز بێنن دیمەن حەیدەر دەڵێت بەڕای منیش هیچ باش نییە دەبوایە حکوومەت چاودێریکی باشی کردایە بەس بێ لێپرسینەوەیە ئاراس لەگەڵماندایە لە چەند چەماڵەوە سڵاو لێ بێ کاک ئاراس فەرموو زۆر سپاس دەکەین کاک ئاراس کاشوانە تەوەرەکەت و لەسەر ئەنتەرنێتەوە هەیە ئەلو بەڵێ کاک ئاراس تایبەتە بە خزمەتگوزاری ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و ڕۆڵی حکوومەتی هەرێم لەو بارەدا ڕۆڵی حکوومەتی هەرێم ڕاستەکەی بەس کاشوانجان ئای بەحەز ئاسیاسیە بۆ ناکەن خۆ ناوێنی تەلەفۆن بۆ یەکێ بکەی یان بە یەکێ بڵێ لە کوێی لە چۆنی خۆ ناوێنی هەر ئەوە ئەوێ بڵێ چۆنی خۆ ناوی بەڵێ ئەگە قسەیەکت ما بێ کاک ئاراس زۆر بە کورتی قسەکەمەوەنێ بۆ ئەمە چەند خەڵێ کۆڕەک هەیە زێن هەیە ئەو هەموو خەڵەی تر هەیە هیچی نەبووە پلس و هیچی نەبووە دینار خێرەوە بۆ ئەوانەتر نابوو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هێدی لە حاجیەوە سڵاو لێ بێ فەرموو کاتتان باش زۆر سپاس کاک هێدی زۆر سپاس بەڵژادنی تەوەرەکانتان
هەرتەوەرێکەوە دەیوریژن ڕۆژانە باسی معانات و ژیانی خەڵکە بەڕاستی سوپاسان دەکەم جێگای دەستخۆشی و بمێ سپاس بۆ تۆش بەڵام ئەوەی من بەدی دەکەم لە حکوومەتی هەرێم لە هەموو کارەکانی ژیانی کۆمەڵگە ئێمەدا ئەوان یاری دەکەن جگە لە چجای ئەو شتە سەردەمیانەی وەکو ئینتەرنێت و مۆبایل ئەوە بۆ خۆتان لە هەموو کەس باشتر دەزانن پێم وایە لە کوردستان هەموو کۆمپانیاکان هەموو پشکەکانی ژیانی خەڵک بووە بە دوو بەشەوە بەشێک بۆ پارتی دەڕوا بەشێک بۆ یەکێتی بەڕاستی ئەوەی ئەمن تێبینی دەکەم لێرە پێم وایە لە هەموو کارەکاندا حکوومەت هیچ کارێکی بە خزمەتگوزاری نییە دەگەڵ لە بەرژەوەندی شەخسی نەبێت سوپاسان دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاراس لە هەولێرەوە فەرموو کاگەڕاس. باش بەڕێزم. زۆر سپاس کاگەڕاس. وڵی بەڕێزم تێبینێک مەسەر بەرنامەکەتان هەیە؟ فەرموو. دەستخۆش لێ دەکەم و بەرنامەکەت داوا لە ئەوە دەکەم کۆمپانیای نالیا. بەڵێ. لەش ئینتەرنێت بۆ کوردستان دامەزێنانی شتێکی باشە بۆ من لەش ئینتەرنێت دامەزێت. بەڵێ. بەڵێ ڕەنگە زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەردەڵان لە سلێمانی فەرموو کاگەردەڵان. باشی بە ساغا کاک شوان. زۆر سپاس دەکەم کاک ئەردەڵان فەرموو. براکەم بەنیزۆر تەوەرەگەتەوە حکوومەتی بکە حکوومەت هیچی پێ ناکرێت هیچیش ناکات لەبەرەوەی کە خۆی بەشی ئەگەر یەکەم بەشی دووەمی هەیە لە ئەو کۆمپانیا ئینتەرنێتانەیە لەبەرەوە حکوومەت ناتوانێت هیچیان بۆ کات و وەکو ئەوانیش بەشی هەیە لە کۆمپانیەکان دووش کۆمپانیەکان بە عالەمی ئاشکرا هەر بە ئاشکال زیاد دەکەن بڵێت چۆن کاکە من ماگانە 3 کارتی دێکم نە ڕێبەرەکە ئەوە تا بەرامبەرما دوو بەرنامە داوڵەت دەکەم تیای نامێنێت هیچی تیان نامێنێت ئەمن نتوان فیسبوک بکەمەوە نتوان بەرنامەیە کتابە بە خۆم داوڵەت بکەم نتوانم سی یوتیوب کردم تویتر بکەم نتوانم شتێ بکەم ئەی من ئینتەرنێتم بۆ چێ کاکە ژیان ئەوان نییە ئەمانە هەمیان غەریکی سی و ڕاوە ڕوتین لەو خەڵکەیەکەن من لە ئەوروپا 200 گیگابایتم بەکارێنە مانگی بە 90 یۆرۆ 90 یۆرۆکە بەشی هەموو دایری کشتێمانیەکە هەنگسێکە بەشی 200 گیگاکە بەشی چەندێکە بەشی 100 کۆمپیوتەرەکات ئەگەیکی 2 گیگاش بێت وەلێرە گێگایەکی شوێنەیانێ یعنی من بەشی 100 کۆمپیوتەرم بە 90 یۆرۆ بەکارهێناوە ئەمانە بە ئاشکرا ڕاوڕوتەکەن جا هیوادارم ئێستا هەورەتیشکە هەیە یەک هەورەتیشکە بیا لە ڕێبەرە لە ڕەگەڵی کاکە دڵان با ئەو قسەنەکە هەر کۆمپانیایەک سپاس بۆ پەیوەندەکەت ڕێزمان هەیە بۆ هەموو کۆمپانیەکان ئێمە دیارە تەورەکە تایبەتە بۆی کە قسە لەسەر کێشەکان بکرێەوە لەسەر ئەوەی کە ڕۆڵی حکوومەت چی بێ لەسەر ئەو بڕیاری وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی رێم نەک لەسەر ئەوەی کە ئێمە تەشیرکەین بە کۆمپانیەکان سارا لە هەولێرەوە فەرموو سارەخان زۆر سپاس سارەخان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم تا تاماتکم ببین زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو کاک شۆ منەڵێم خەتەکان ژلووکن چۆنڵی خواستی زۆریان لەسەر هیوادار حکوومەت چارەسەری بۆ دێتەوە هەرۆنم هەیە لە سەری دەستخۆشیتان لەکەم و خۆتان لەگەڵ بێت زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت باوانی یاسین دەڵێت هیچ شوێن وڵاتێک لە بواری ئینتەرنێتدا وەک کوردستان نییە هیچ هەڵێکی ئینتەرنێت لە کوردستان وەک پێویست نییە ئەمران موسا دەڵێ ڕۆڵێکی گەلێک خراپی هەیە لە خزمەتگوزارەکان مەبەستی لە حکوومەتە محەممەد لەگەڵماندایە دوا پەیوەندیمانە سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو باشی بەڕێزگیان زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو وەڵاوە لەسەر و ڕیکلامی و خیارەیە بە تەلەفۆنم بۆت کرد کەوا ستا پێشانەدا بەڵێ کاک محەممەد ئەمە زایدی ئایا بۆ سیارەکەکەی بەڵام ئەوە شتێکی زۆر ناشرین بوو نیشانتدا بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک محەممەد لە شەمشەماڵەوە هەموو کەسێک ئازادە لەوەی کە چۆن سەیری ڕێکلامەکەەوە پێی باشیان خراپە بەرەزان هەر لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕەنجدەر جەمال دەڵێت لە کەلارەوە تێبینەکەی نردووە دەڵێت من پێم وایە حکوومەت ڕۆڵێکی زۆر کەمی هەیە پێویستە ئێمەش وەک هەموو وڵاتانی جیهان لە بواری ئینتەرنێتدا پێش بکەوین خۆزگەلای خۆمانیش هەمووی لە ناو دیواردا وایرلس بووایە ئەمڕۆژ وەزارەتی گواستنەوە فەرمانێکی دەرکردووە کە دەبێت هەموو کۆمپانیەکانی ئینتەرنێت بیکەن بە LTE کە ئەمە زۆر باشە و خاوی هێڵی ئینتەرنێت بە تەواوی کەم دەکاتەوە بەڕێزان تاس بێن هەمیشە لە خۆشیدا بن.